دووبارە سڵاوتان لێبێ. بەڵێ کاک محەممەد ئەو پرسیارم کرد کە لەو قسانی کە پێشووتر کردمان ئەگەری چارەسەرکردنی پرسی کورد بە ڕێگەی ئاشتیانە تا چەند ئەگەرێکی بەهێزە؟ ئێستا ئەگەرێکی بەهێزە و زۆریش بەهێزە. یەکەم وەسعی منطقەکە گۆڕانکاری زۆر گەورەی تیا بووە. چێ تەوەقوعە کرد هەموو کوردستانی ڕۆژاوا کوردستانی سووریا بکەوێتە دەست کورد، بکەوێتە دەست کوردێکیش کە هەموو دۆسی پەکەکە، بکەوێتە دەست هێزێکی سیاسی گەورە پەیەدە کە هێزێکی نزیکی پەکەکەن و خۆیان بە ئاپۆ چێزنەوەنیش. ئەمە وای کرد لە تورکیا کە بە جددی بیر لە مەسەلەیە بکاتەوە. جارێک ئەحمەد داودەوڵ و بە برادێکی کوردی خۆمانی وتوت و ئێمە مشکلەمان نییە ئەگەر باشوور ئەگەر ئێوە ببن بە حکوومەت و ئیعلانی حکوومەتیش بکەن، بەڵام مشکلەی هەرە گەورەی ئێمە کوردی سووریایە، چونکە برای لە تورکیایە براکەی تری لە سووریایە، مامی لێرەیە خاڵی لێرەیە، عەشیرەتەکە نیوەی لەوەیە نیوەی لەوەیە. ئێستا ئەوەی کە ئەوان لێیە ترسان ڕوویدا. ئێستا ئەو خەڵکە هەمووی چەکدارە، هەموو کورد لەوێ حکمی خۆیە، کە ئەمە عاملێکی ئەساسی بوو کە عقلی سیاسەتمەدار و سیاسەکانی تورکیای هێنایە سەر ئەوەی کە ئەبێ لەگەڵ پەکەکە دابنیشن. ئەمە عاملی دووەم ئەوەیە کە لەگەڵ وەجەلان، چکە منۆکو پێم وتی ئەو میسالانم بۆیە هێنا پێشەوە، ئەو هەموو خەڵکە لەبەی نابوون، حتا ئونۆ یەکێتی نەتەوەکان بە غێر مباشیر ئەویست ئەم مەسەلەیە چارەسەرکە ئەمان هەر ڕێیان ئەوە بوو ئەبێ لەگەڵ وەجەلانە. ئەمە خاڵی دووەم وایە کە لەگەڵ وەجەلانایکەن. خاڵی سێهەم ئەم گۆڕانکاریی کە لە منتیقەکە هەیە، ممکنە گۆڕانکاری وا بێ ئێستا ئێمە تەواقعی ناکەین شت بەدەستەوەیە کە ڕوادە. ممکنە لە سیاسەتی ناتۆ یا لە سیاسەتی تورکیا ئەوە بێ کە ئەو حلمەی ئۆزال کە هەیبوو کوردستانی عێراق ئیلحاق بکەن بە تورکیاوە و ئۆتۆنۆمیەک یا فیدرالیەک بۆ کورد دابین بکەن لەگەڵ چەند شارێکی سەرسنوور مافێک بدەن بە کورد و بە شەرتێک ئەوان حەقی ئەوەیان هەبێ بێن ویلایەتی مووسڵی کۆن زیینوو بکەن و کە ئێستش لە پەرلەمانی تورکیا ئەوە ئقرار نەکراوە ویلایەتی مووسڵ کە لە مووسڵەوە دەست بێ کاتە خانەقین بە سلێمانیشەوە کە لە زمانی عوسمانیە ئەمەیان دابڕی لە مەمتەلەکاتی عوسمانی کە بەش محەممەد بێمە سەر ئەوە ینی ئێستا لە وەڵامەکە تا باسی ئەوەت کرد کە باسی عەبدوڵڵا ئۆجەلانت کرد. عەبدوڵڵا ئۆجەلان کە پێی دەڵێن ئاپۆ واتە مام، ینی دەکرێت بڵێن لە هەر چوار پارچەی کوردستان لەسەر ئاستی هەر چوار پارچەکە بۆتە سەرکردەیەکی کاریزمی. وەڵاهی ئەوەی واقع بە ئێستا سەرکردەیەکی کاریزمیە لە ناو کووردە. بەڵێ ممکنە ئێمەی باشوور بۆ هەر چوار پارچەکە لە ناو کووردا بەعام بەعام لە ناو کووردا بۆ بە سەرکردەیەکی کاریزمی ئەوە ئینکاری ناکرێت. لە کوردستانی باکوور و لە کوردستانی ڕۆژاوا ئەوە هیچ منافسی نییە. لە کوردستانی باشوور و لە کوردستانی ڕۆژهەڵات هەندێک منافیس هەیە، ئەمانیش تاریخ ئیسپاتیەکە کە ئەبێتە کاریزمەوە ئەبێ بە شتێکی ئەوە، بەڵام ئەوەش بزانە کە پەکەکە لە هەموو پارچەکانە هێزی هەیە و قووەتی هەیە و جەماهیری هەیە و ڕێکخراویشی هەیە. بەڵێ بە تایبەت لە باکوور ینی کە وەکو سەرکردەی ڕقم یەک تەماشا دەکرێت لە لای کوردەکانەوە، ینی سوودەکان ئێمە چییە کە عەبدوڵڵا ئۆجەلان سەرکردەی یەکەم بێ؟ خۆی سوودەکە ئەم تاریخەکە دروستی کردەوە، ئەو تاریخ ئەو خەباتی کە ئەوان کردیان ئەو خەباتە دروستی کردەوە، ئەو قوربانیدانی کە پەکەکە داوێتی 30,000 پەکەکە لی وەکو خۆیان دەڵێن، 15,000 چەکداری پەکەکە شەهیدە، 30,000 کەسی سڤیلی دۆستی پەکەکە شەهیدە. ئەمانە ئۆجەلانی والێ کرد. دوایەوە ئۆجەلان حیزبێکی دروست کرد کە زۆر کەس وایان تەوەقوع کرد جارێ هەموو شۆڕشەکانی کوردستانی باکوور تا ئێستا 25 حرەکە و شۆڕش و سەرهەڵدان بووە لە باکووری کوردستان، هەر حرەکەیەکیان گەورە بوو بێ سەرکردەکەیان گرتووە یا گشتیوان یا ئەعدامیان کردەوە، حرەکەکە خامۆش بووە و توایەوە. بەڵام بەم حسابە ئۆجەلانیشیان گرت بە پیلانێکی نێونەتەوەیی سیایەی مۆساد میت یۆنان ئیستیخباراتی یۆنانی هەموو تەعاونیان کرد بۆ گرتنی ئۆجەلان و بۆ شکڵە دایان بەدەستەوە کە ئالاساس بە گرتنی ئۆجەلان پەکەکە تەوا بوو. بەڵام ئەو سیستەمێکی وای دروست کرد کە بە گرتنی ئۆجەلان ئەوان گرتنی ئۆجەلانیان کرد بە حافیزێک بۆ تێکۆشان بۆ بەرەو پێشچوون بۆ بە قووەتکردنی پەکەکە.
و پەکەکە نەڕووخە. ئەمە وای کرد لە هین لە عەبدوڵڵا ئۆجەلان کە بێ بە کاریزما دوای خەڵکەکە خۆشیانەوە کاک وەکو لای ئێمە نین سەرکردەکانی خۆمان خۆشنەوێ ڕەمزەکانی خۆمان خۆشنەوێ لەوێ خەڵکەکە خۆشێوێ خەڵکەکە لەگەڵیەتی چاک بڵێ ماز ڕەشاڵن ڕاستەکە وایتر وا هاتوو هەتا ئەم مەرحەلە لێرەوان نیە هەتا ئەم مەرحەلە لێرەوان نیە هۆکارەکە چییە ینی بۆ نەیانتوانی و ئاوها بن سەرکردەکە نێمە وڵی زۆر عوامیل هەیەن ئەمێ بچمەوە تەفاسیلانەوە باشە بە بچمە سەر و پرسیارە ئۆجەلان واتە تۆڵەسێن لە ئێستادا عەبدوڵڵا ئۆجەلان کەسایەتیە کە باوەڕی بە تۆڵەسەندنەوە هەیە یاخود دیالۆگ ئێستا کەسێکە باوەڕی بە دیالۆگەیە پێشەوە بێنەستەوە دێ ئەو مناقەشەیەمان کرد من لە بیقاع لەگەڵی بووم کە ئەیوت 93 مانگی 93 من لەوێ بووم ئەیوت ئەمەوێ پیرۆستەرۆکایە کا بکەم لە ناو پەکەکە و ئەم سیستەمە ئاڵوگۆڕێکی تیا بکەم و ئەم سیستەمە عسکەریە بکەم بە سیستەمێکی سڤیل و مەدەنی لە وەختەوە بیرۆکەی وای هەبوو کە دائانیشتین مناقەشەیە کرد من چەندەها جار لەگەڵی دانیشتوم تا نزیکی شەو نیوە شەو تا بەیانی کابراایەک بوو ماندوو نابوو زۆری ئەخوێندەوە معلوماتێکی زۆری لەسەر تاریخەیە تاریخی بەشەریەت لە دروستبوونیەوە تا ئێستا و تاریخی ڕۆژهەڵاتی ناوین لەسەر فەلسەفە لەسەر ئەدەب و شیعر منیش بە هینی متەواضعی خۆم لەگەڵی ئاکۆتمە مناقەشە ئەو جار ئەیود وە هەتا لە بیرمە من وتم پیرۆستەرەکای گۆرباشۆف ڕووسیای ڕووخان ئەمەی تۆ پەکەکە نەڕوخێنێ وتی ئەوان دەوڵەت بوون کە دەوڵەت ڕووخا حیزبەکەشی لەگەڵا ڕووخا ئێمە دەوڵەت نین هەر حیزبین حیزب ناڕوخێ یعنی فەلسفەیەکی وای هەبوو کە هاتیشە ئەوروپا من لە ڕۆما چوومە لای بینیومە لە ئیتالیا ئەوکو دەست بەسەر بوو کە من چوومە لای عینی فکرەی تەرح کردەوە ئەگەر ڕێگەم پێبن لە ئەوروپا بێنمەوە واز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێنم مەقسەدێ بوو کە لە سووریا و لە منتیقە بوو لێرە هەوڵەدەم سیستەمێکی نوێ بۆ حرەکەی کوردی لە باکووری کوردستان و لە هەموو کوردستان بە سیستەمێکی مۆدرێن دروست بکە و ئەمەش لە نامەکەیشە لە ئەخیری نامەکەیشە هەندێک ئیشارەتی داوەکە ئەڵێ بە ئاشکرا ئاڵێ ئەڵێتر من مهمەکەم تەواو بوو هێنا بە خەڵکەکە ئەڵێ مهمای لەمە دووە خەباتی سیاسی و دیپلۆماسی و کولتوری و خەباتی سڤیلە ئەوەش لەسەر شانی ئێوەیە لە نامەکەیە فەقرەیەکی بایتایە ئەویش ئیشارەتێکی وازحە بۆ ئەوەی کە لەمە دووە خەباتی سڤیل و خەباتی مەدەنی پێش بخە باشە کاک محەممەدیانی وەکو تۆ خۆ دوتت ماوەیەکی زۆر لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان نبووی بەڵام ئەو کات بۆچی نەیتوانی پێشوەخت ئەم پرۆسەیە دەست پێ بکە ڕێگری هەبوو یاخود خۆی کاتەکەی بە زوو دەزانی ئەوەی خەتەی کە من ئەڵێم لە 92 لەوێ بووم ئیتر دوای ئەوە زەختیان خستە سەر معسکەرێکیان هەبوو لە بیقاع معسکەرەکەیان پێدا خستن کادرەکانیان بڵاوی کرد ئینزاری خۆیان کردەوە بوو ئینزاریان کرد کە ڕۆی مەجال نەبوو کە بکرێ ئەوە ئیشی ڕۆژ و دوو ڕۆژ نەبوو ساڵی ئەویست دو ساڵی ئەویست دوایش کە هاتە ئەوروپا لەوێش نەحەسایەوە چوە رووسیا هاتە یۆناان هاتە ئیتالیا دیسان ڕۆیشتەوە بۆ یۆناان چووە بۆ رووسیا تا وایان لێکرد مەجای نەبوو ئیشەکانی بکە یعنی من بۆ ئەوەیە جێڕمە زیاتر بڵێ حکوومەتی تورکیا تا چەند ینی مستەفی دەبێت لە پرۆسی ئاشتەوایی لە تورکیادا حکوومەتی تورکیا مستەفیدێکی گەورە ئەبێ حکوومەتی تورکیا لەگەڵ باشووری کوردستان خۆتان دەزانن هەموو ڕۆژێ تەلەڤیزیۆنەکەتان باسی یەکەن لە 10 ملیار و تا 15 ملیارد هەموو ساڵێ تەباتولی توجاری و مەسلحەتی هەیە 1700 کۆمپانیای تورکی لێرە ئیشەکە لەم پارچە پچکۆلەی کە باشووری ناوە ئەمانە هەموو ئیسیفادەکەن ئەم وەزع اقتصادیەی کە تورکیا لەگەڵ باشووری کوردستان هەیەی سەر ناگرێ ئەگەر ئاشتی و چارەسەری مەسلەی کوردنەکە لە تورکیا ئەم بۆریانی کە ڕای کێشن بۆ تورکیا ئەگەر پەکەکە بە چەکداری بمێنێتەوە حرەکەی چەکداری بەهێز بێ هەروە بە سەلامەتی دەرباز نابێ ئەو بۆریانە ئەمە لەلایەک دوای پەکەکە ئێستا ڕەوشێکی وەسعێکی تایبەتی هەیە لە ناوچەکە علاقاتێکی ئیقلیمی باشی هەیە لەگەڵ دەوڵەتی ئیقلیمی و دەوڵەتەکانی دەرەوەش حکوومەتی تورکیا ئەگەر ئەمە بکە ئەو پارەی ملیاراتەی کە لە شەڕا سەرفیکا بیکا بە ئاوادانی لە تورکیا بێ بە جەنەت دوای ئەوە
بە هەموو قەناعەت مەواڵێم ئەردۆگان سەرکەوێ لەم پرۆسەیە واتە مانەوەی پەکەکە دەتوانێت ئەم پرۆژە زۆرانی تورکیا کە لە باشوور هەیەی ئەم ئابوووریە زۆری کە لە باشوور هەیەی دەتوانێت لە باری بەرێ ئەگەر شەر چارەسەر نەبێ حتمما یان ئەگەر لە باریشی نەبەرێ مشکلێکی گەورەی بۆ دروستەکە قەناعەتم وایە سیاسیەکانی تورکیا حزبی ئاک پارتی حزبی عەدالەت و تەنمیە گەیشتونەتەوە قەناعەتەکە تەسحیە بە هەندێ مەسائلی سیاسی بدەن لە پێناوی مەسائلە اقتصادیەکانە ئەمڕۆ خۆ دەزانی اقتصاد لە هەموو عالەما دەورە بینە ئیشەکە بەڵێ بەدەرلەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی ینی بۆ نمونە بۆ بە ئەندامبوونی تورکیا لە یەکێتی ئەوروپا ئەمەشیان دیسانەوە ئەگەرێکی ترەکە ئەگەر پرۆسی ئاشتی ئەمە چارەسەر نەکە ناتوانێت بێت تا مەسەلەی کورد چارەسەر نەکە ناتوانێت بێ بە ئەندام ئەوروپیەکان پێیان وتون ئێمە وەختە لە ئەوروپا بۆم معلوماتی دقیقمان هەبوو لەسەر مفاوەزاتەکانی و دانیشتەکانی حکوومەتی تورکیا یەکێتی ئەوروپا چونکە دوای ئەوان ئێمە چوونێ لایەن یەکێتی لە سەرۆکی پەرلەمانی ئەوروپاوە تا ئەندام پەرلەمانەکان و تا هەموو پەرلەمانتێرە ڕئیسیەکان کە مفاوەزاکەن یەکێتی ئەوروپا لەگەڵ تا ئەم مەسەلەیە چارەسەر نەکا نابێ بە ئەندام پیان وتون بە سەراحەت مەسەلەی کورد چارەسەر نەکەن ئێوە ناتوان بن بەندام چونکە پرەنسیپی کۆپنهاگن هەیە دوای ڕوخانی بلوکی سۆڤێت لە کۆپنهاگن یەکێتی ئەوروپا کۆ بۆ هەندێک پرەنسیپ و هەندێک خاڵیاندانا بۆ ئەو وڵاتانی کە ئەبن بە ئەندام ئەیانێ ببن بە ئەندام لە یەکێتی ئەوروپا یەکێک لەوانە سەربەستی نەتەوەیە ئازادی کەسە ئازادی اقتصادە ئازادی مەزاهیب و ئەدیانە یعنی ئەمانە تا لە تورکیا پەیڕەونەکەی نابێت بچێتە یەکێتی ئەوروپاوە ئێمە لە دەرەوە لە برۆکسل پەرلەمانی دەرەوەی وڵاتمان هەبوو هەموو ئیش و کارمان ئەوە بوو لەگەڵ یەکێتی ئەوروپا کە تێکەلیمان چەگەکە علاقەتمان دروستە کرد داوامانە کرد نابێ تورکیا وەرگرن بە ئەندام دوایی وتمان ئەمە باش نییە غەڵەتە بوون بە ئەندامی تورکیا لە یەکێتی ئەوروپا 20 میلیۆن کورد دەبێ بە ئەوروپی بەبێ مشکلە و مەجبورە پرەنسیپەکانی کۆپنهاگن جێبەجێ بکە کە ئازادی کەس و ئازادی فکر و ئازادی زمان و هەموو شتێکە یانزە خاڵە کە هەموو شتێکی تیا ئەبینیتەوە کە تورکیا بوو بە ئەندام لە یەکێتی ئەوروپیا ئێمە ئەتوانین بە مزاهرەیەک لە شارێکە ئەو مەتاڵیبانەی کە هەیە جێبەجێ بکەن نابێ بە هەدەفی ئەردۆگان چییە تورکیا بچنە یەکێتی ئەوروپیەوە ئەم مەسلەی کوردە چارەسەر بکە هەچەند ممکنە ئەوان ئێستا لە خیتەی ئەوانە هەیە حکوومەتی تورکی کە مەسلەی کورد چارەسەر بکەن نەک بۆ شکڵی کورد ئەیەوێ یا پەکەکە ئەیەوێ یا من و تۆ بیری لەکەینەوە ممکنە بەو زەهنیەتە کە ئەوان خۆیان نەیانەوێ بە هەندێک مافی کولتوری و تەلەڤیزیۆن و ڕادیۆ و گۆڕانکاریەک و والیەک دانێن کورد بێ و ئەمانە چارەسەری بکەن ئەمانە نابێ بەمە نابێ کورد خوێنی ڕشتووە ئەبێ مقابلی ئەو خوێنە تعویز وەرگرەویش تعویزی چییە مافی قومی میلەتی کوردە لە تورکیا بەڵێ باشە کاک محەممەد بۆ پێیتەوە میشە کەسێکی نزیک بوو لە پارتی کرێکەکانی کوردستان لە ئێستادا کام لایەن لە لایەنەکانی باشوور هێزەکانی باشووری کوردستان نزیکن لە پارتی کرێکەکانی کوردستانەوە وەڵا ئێستا بەگشتی منەوە تقریبان 12 ساڵە لێرەم لە بینی سەرکردایەتی یەکێتی و ئەوان لەم دوای شای پارتی و ئەوان هێزەکانی کوردستان هەمویان پەیوەندی و علااقەتی باشیان هەیە باشترینیان یەکێتی علاقی باشی هەیە گۆڕان علاقی هەیە لەگەڵیانە یەکگرت و ئیسلامی لەگەڵیانە علاقی هەیە پارتی دیموکراتی کوردستان علاقەیە لە مستەوای کاگنەچیر و قیادەی قەندیل لێرەوە هەر لە عینی شت یعنی ئەمانە هێزە سیاسیە ئەساسیەکانی باشووری کوردستان لەم 3 ساڵ و 2 ساڵەی دوایە علااقەتێکی باشی تەبیعیان هەیە لەگەڵ بەکەکە بەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان علااقەتەکانیان لەسەر مستەوای چێیان لەسەر چه ئاستێکە مەسەل ئەوان پێشماوەیە هاتن کاک نەوشیروانیان دی لە خۆی و مەجموعەیەک لە گۆڕان کە هاتوونتە ئێرە مەکتەبی سیاسیان دیوە لەگەڵ یەکێتی نیشتمانی ئەوانەی هاتن بۆ لای نەوشیروان مستەفا ئەحمەد دەنیز و چیتر بوون واللهی ناو تۆزێک زەحمەتە بەڵام قیادەی پەکەکەوی مخەوەل بوون بە هەموو شتێک من ئەتوانمەوە بڵێ بەڵێ کاک محەممەد پرسیارێکی ترەوەیە کە لە خۆرهەڵات
پژاکی لێ دەرچێت تاوەکو ئێستا هیچ پارتێکی کوردی نەپشتگیری خۆیان بۆ پەیامەکەی ئۆجەلان و پرۆسی یاشتی لە تورکیا ڕاگەیاندووە نە دژایەتیشی دەکەن ینی هۆکاری ئەم بێدەنگیە چییە؟ وڵی بەداخەوە برادرانی هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات منەوە ڕۆژە یادی ژاک بوو پێرە لە قەندیل بووم لەوێ وتارێکیشم خوێندەوە لە وتارەکە ئەو گلەیەم کرد کە ئەگەر هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئیسە نزیک نەبنەوە و تەوافقێک دروست نەکەن و یەکتری قبول نەکەن ئەیکەی کە ئێستا ئێران لەسەر ئەبوابی وەکو هینەڵێ لەسەر ئاگرە ئەکوڵێ چواردەوری ئێران و ئێران خۆمان نەزانین کە هەموو ڕۆژێک شت ئەوترێ دەربارەی ئێران و ئەمریکا و ئیسرائیل و ئەمریکا چی تا ئێستا ئەوانە دوور بە دوور دانیشتون سەیری ئەوەکەن کەرەم و ڕەحمەتی ئۆباما بێ ئێران تێک باوان بچنەوە ئەمە لەلایەک لایەکی تر ئەوەتەی پەژاک دروست بووە ئەمانە دانی خێریان بە پژاکە نەناوە ئللا هەندێک مەجموعاتی تر نەبێ مەسەلەن هەندێک کەسان علاقەیان لەگەڵ هەیە مەپینە حەز نەکەن ناویان بڵێ بەڵام هێزە وسەل برادرانی کۆمەڵە برادرانی دیموکرات ئەوانە نەکردانی خێران پیانە ناوەن ئەنوا و قسە و قسەڵێکیشیان بۆ هەڵە بەسن ئەم پرۆسەیە هی پەژاک نییە کە ئەوان ڕخیان لە پەژاکەڵێن پەکەکە دروستکە ئەم پرۆژەیە هی 20 میلیۆن کووردە 25 میلیۆن کورد لە تورکیایە داوای مافی قەومی خۆیەکە کە بەسیترین شتە داوای زمانی کوردیەکە باشە قسەیەکی لەسەرەوەی کە ئێران پاڵپشتێکی سەرەکی پەکەکەیە ینی ئەبێ هۆکارێکی ئەو بێکە پارتە کوردەکانی خۆرهەڵات بێدەنگن لە ئاست پرۆسی یاشتی لە جارێ ئەو شەڕێ ئەوان کردیان لەگەڵ ئێرانە شەڕێکی زۆر گەرم بوو ئەوە ماوەیەک لەمە پێش تقریبا 6 مانگ شەڕەکە وەستن بڵێ اتفاقیە کرا لە بینی پژاک و ئێرانیەکان شەڕیان وەستان لەبەر مەسلحەتی عام لەسەر زەخت و داوای باشوور کەوانێ ئەوە وازەحە کە پژاک بەشێکە لە پەکەکە باڵێکی پەکەکەی نەک شەرتێ نەک باڵێکی پەکەکەیە بن لەو تارەی دوێنێ ئەوەم و تەلەڤزیۆنیش نازانم یەک دوو تەلەڤزیۆن وڵایان کردبووە خۆم جەم لێ نەبوو کۆمەڵێکی گەنجی کوردی ڕۆژهەڵات لە ناو پەکەکە بوون گری لە بوون کادری سیاسی بوون ڕۆژ بە ڕۆژ خەڵگە هاتن بۆ ناو پەکەکە ئەوەی کە من ئاگادارم هێزە سیاسیەکانی باشوور ڕۆژهەڵات گلەیان لە پەکەکە ئەوە بوو کە ئێوە دەسە خەنە ناو پارچەکانی ترەوە و خەڵکەکانی ئێمە و کادری ئێمە و گەنجی ئێمە ئەچن ئەبن بە پەکەکە ئەوانیش بیریان کردەوە بۆ ئەوەی لەم مشکلەیە نەجاتیان بێ هاتن پژاک دروست بوو پەیەدە دروست بوو پارتی چارەسەر دروست بوو لەو کوردانەی خەڵقی باشوور پارتی چارەسەر دروست بوو لەوانەی ڕۆژهەڵات پژاک دروست بوو لەوانەیە ڕۆژ ئاوا چەند ڕۆژ ئاوایەکان زۆر لە ناو پەکەکەیان لەسەر کردایەتی پەکەگەشن پەیەدە دروست بوو بۆ ئەوەی لەم گلەیەی ئەم هێزە سیاسیە کوردیانە دوور بکەونەوە بەڵام کە پژاک دروست بوو لە ماوەیەکی کەما پژاک ئیسپاتی وجودی خۆی کردکاکە پژاک شەڕی کرد پژاک تەنزیماتی کرد پژاک توانی لە کرماشانەوە تاوەکو ئێلام لە ئێلامەوە هەتاوەکو ئورمیە و تا خوی و ماکۆ بە بەسنە و مەهابات و بانە و مەریوانە تەنزیمات و فکری خۆی بڵاو بکاتەوە بەڵێ هەچە من ڕاییم لە ئەساسەوە لەگەڵ برادران کە مناقەشەم کرد ڕاییم وا بوو کە پژاک دەستپێکردن بە شەڕی چەکداری دەست پێ نەکە بۆ ئەوەی بتوانێت تەنزیماتێکی گەورە دروستەکە ڕێخستنێکی گەورە دروستکە لە هەموو کوردستان دوای ئەوە پژاک بۆچی دروست بوو پژاک دوای ئەوەی کە کوردستان گیرایەوە لەلایەن سیستەمی حکوومەتی تارانەوە هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات هەموو هاتنە باشوور قسمێکیان چوونە ئەوروپا قسمێکیان هاتن لەم ناوەی کە خۆمان ئەیزانین بۆشاییەک دروست بوو باڵایەکی گەورە دروست بوو ناومێدیەک لای خەڵکی ڕۆژهەڵات دروست بوو ئەم وەسعیشی کە لە ناو هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتە ئەیبینین لێرە و ئەم پارچە پارچە بوون و باڵباڵێنەی و ئەمانە ناومێدیەکی گەورەی دروست کرد پژاک هات ئەم ناومێدی کرد بە ئومێت و ئەو بۆشایی پڕ کردەوە وەکو وتم بوو بە هێزێکی سیاسی عسکەری تەنزیمی بەڵێ کاک محەممەد پرسیارێکی تر هەر لەسەر کاریگەری ئەم پرۆسی بەسەر پارچەکانی دیکەەوە ینی لە باشوور ئێستا وازەحە کە حیزبە باڵا دەستەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە پاش سەرگرتنی پرۆسی ئاشتی لە تورکیا ئەم هاوسەنگی هێزا هەر بەم جۆرە دەمێنێتەوە یاخود تەسیراتی خۆی دەبێت وەڵا حتمما تەسیراتی خۆی دەبێت بەڵێ تەسیراتەکە چۆنە ینی
تأثیراتەکە یعنی ئێستا مەحوەری کورد بەڵێ لە عالەمە کە باسەکەن باسی حکوومەتی باشوور و وەزعی باشوور و هێزی سیاسی باشوور و ئۆکۆنۆمی اقتصادی باشوورەکەن ئەگەر ئەم پرۆسەیە ئاشتیە سەر بگرێ بەو شکڵی کە لە زەهنی ئێمایە و برادرانی پەکەکە داوایەکەن و کە ئەوان ئێستا مەسلەی نەوەیەک لە فیدرالی سەرخۆی دیموکراتی پێیاڵێن خۆیان فەلسفەیەکی وەجەلان هەیە سربەخۆیی دیموکراتی هەموو شتێک بە هەڵبژاردن و کورد خۆی ئەو مجتەماعی کاڵی بژێری حکمی ئەو شارە و ئەو منتیقەیە بکاو ئەم منتیقانە دوایی پەیوەندی لەگەڵ یەکتریا دروستکەن تورکیا ئەمە قبولەکە ئەمان ئەمەیە هەدەفیان و ئەمەی شیانەوێ و لەسەرم ئەساسی شاتونەتە پێشەوە ئەگەر تورکیا ئەمە مەرجە نەک وەکو مەرجە پرۆگرامی ئەوانە تورکیا ئەگەر ئەمە قبول نەکە ئەم پرۆژەیە سەر ناگرێ دوایی ئەمان ناڵێن تورکیا پادشاکەین ناڵێن عالەمی تورکیا ماوکە ئێستا ئێمە لەسەر دایرە حکومیەکان عالەمی بەغایش و عالەمی کوردستانی شەیە ئەوان کەسک و سوورەکەی خۆیان هەیە و بە عالەمی تورکیاشی لەگەڵ بێ هەموو ئیدارەکە ئەم سەرخۆی دیموکراسی باش ئەمە قسەکردن بوو لەسەرەوەی کە ئەو کات باکوور بەهێزترە بێ حتمما ناڵێن بەهێزترە بڵێ چونکە اقتصادی ئێرە نەوت و گازی باشووری کوردستان کە شتێکی تەسەور ناکەین ئێمە چۆنە ئەوان لە ئاسمان و هەمووی ئەبینن بە ئەقمەر سەناعی ئەمە وای کردووە کە غەرب و ناتۆ و ئەمریکا و دار و بەرد ئیحتیمامێکی گەورە بێرە بدەن و دەستی پێوە بگرن باشە قسەکە ئەوەیە یعنی لە پاش سەرگرتنی پرۆسی ئاشتی زیاد لە 15 ملیۆن کورد لە باکوورە حتمما ئەوێ بەهێزتر ئەویش ئەبێ بە محوەرێک بڵێ من ناڵێم ئەبێ بە مرکز بڵێ ئەویش ئەبێ بە محوەرێک ئێرەیش ئەبێ بە باشە من پرسیارەکەم ئەوە بوو یعنی لە ناو باشووردا ئەم هێزانە ئێستا باڵا دەستن ینی وازەحە پێگەی هێزەکان زۆر وازەح و دیارە لە پاشەوەی ئەم پرۆسەیە سەر دەگرێت هاوسەنگەکە گۆڕانکاریەکان چی کە بەسەریا دێت ینی لە ناو باشووردا هێزێک بەهێزتر دەبێت چ هێزێک پاشەکشێ دەکات لە ناو باشوور خۆیان ئێمە لەبەر ئەوەی پرۆسی دیموکراتی هەیە لێرە پرۆسی هەڵبژاردن هەیە لێرە یعنی من نمونەیەک باس بۆ نمونە تۆ وتە دەکێتی نیشتیمانی کوردستان نزیکە لە پەکەکەوە باشتر لەوانی تر ینی دەکرێت لێرەوە بڵین ئەو کاتی کە پرۆسی ئاشتی سەردەگرێ یەکێتی دەبێتە هێزی باڵادەست لە هەرێمی کوردستانە ئەمە وەکو نمونەیەک ینی من نازانم ئەوە بەڵام من شتێکی تر ئاڵێم لەبەر ئەوەی سندوقی هەڵبژاردن شتەکان حەسم ئەکا و نەتیجە دەرەخە هەڵبژاردنەکان دەریئەخا چێ بێ باڵان دەست بەڵام قەناعەتم هەیە گۆڕانکاری ئەبێ گۆڕانکاری ئەبێ لە هەموو سیستەمە سیاسی و لە ناو حیزبەکان و یعنی گۆڕانکاری ئەبێ بڵێ باشە ئەگەرێکی بەهێزە ینی هەرێمێکی هاوشێوەی باشوور لە باکوور دروست ببێت وڵا دوور نییە لە ڕۆژهەڵات دروست بووە لە ڕۆژاوە لە باشوور هەیە ئەو پرۆژەیە پرۆژەیەش سەر بگرێ چێ ئەڵێ تێکەڵیەک ناکرێ ینی بڵێ قسەیەک هەیە یانی لەسەرەوەی کە ئەوەی ئێستا ڕوودەدا لە تورکیا تەکتیکێکی ئەمریکایە بۆ ئەوەی دەوڵەتی کوردی لە ناوچەکە دروست بکە بۆ پشتیوانیکردنی ئیسرائیل ینی دەمەوێت خوێندنەوە هەبێ بۆ ئەوە تا چەنەمە ئەگەرێکی منطقیە من بە کورتی سوپاس دەکەم معلومات وەکو معلوماتم نییە بەڵام دوور نییە ئەوە یەک حقیقەت تێگەیشتم کە مەسەلەی کورد خاڵێکی استراتیژیە لە سیاسەتی ناتۆ و ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد حسابی بۆ ئەکرێ باشە هەموو پارچەکان وە دووریش نییە مەسەلە باشوور و ڕۆژاوا یا ئەو پرۆسێ سەر بگرێت باکوور و ڕۆژئاوا کە ئێستا چونکە باکوور زۆر تێکەڵترن لەگەڵ کوردستانی ڕۆژاوا زۆر تێکەڵترن لەگەڵ باکوور هەتا لەگەڵ باشوور ممکنە ئەو پرۆسەی ئاشتیە تەشەنە بکە ئەو سەرخۆی دیموکراتیە کە ئێستا لە ڕۆژئاوا پیادەیەکەن لە ڕۆژئاوا تەطبیقیەکەن ئەوان عملیەن پێدە تەطبیقیەکە ئیدارەکان خزمەتگوزاری لە هەموو ناحیەکەوە ئەوان ئەیکەن ئەوە لەگەڵ باکوور ئەوە بێ ممکنە من ناڵێم بۆ پاراستنی ئیسرائیل یا بۆ خزمەتی ئیسرائیل جاکوا ئەوە بکەن بۆ خزمەتی کورد باشە لەسەر ئاستی نێودەوڵەتی ینی ئەمریکا پشتیوانی خۆی ڕاگەیان بۆ پرۆسی ئاشتی لە تورکیا
بەڵام پێویستە لەسەر ئاستی عملی ینی کورت هەوڵ بدا وا بکە کە هەم ئەمریکا هەم وڵاتانی ئەوروپی تەداخل بکەن لە مەوزوعدا ینی ضرورە وا بکە کە تەداخل زارورە و کردوشیانەوە پێدا بەدەپا برادرانی بەدەپا حزبی بەدەپا یەکێک لە ئیشەکانیان ئەمڕۆ لە دوای نامەکەی ئۆجەلان و پەیوەندیکردە لەگەڵ هەموو سەفارەتەکانی دەوڵەتی ئەوروپی و ئەمریکی لە بەدەنگەواتنی ئەوان چۆنە وەڵا تا ئێستا پیرۆزباییەکەن تا ئێستا بە شتێکی باشی ئەزانن و ئەو خەباتە گەورەتری ژەبێت چ لە ئەوروپا چ لە ناو تورکیا و بە تایبەتی زۆر دوور نییە مەسەلەن وەبدی بەدەفە بچن بۆ تووری بۆ ئەمریکا لە فترەیەکی معەنە بۆەوەی لە کۆنگرس باسی ئەو مەسلەیە بکەن و بڕیاری وەرگن یەک پرسیاری تر هەیە ینی کە زۆر گرنگە ویژەوەیە پەکەکە لە نەتەوەی گرتوەکان بە ڕێکخراوێکی تیرۆریستی ناسێنراوە دواتر ینی دەستگیرکردنی قیادی پەکەکە ڕەنگە کارێکی ئاسان بێت چی کراوە بۆ ئەوەی لەسەر ئاسی نێودوڵەتی ینی پەکەکە لە ڕێکخراوێکی تیرۆریستی بسڕێتەوانێ پەکەکە قیاداتی پەکەکە بە کورتی سپاس دەکەم بەڵێ نایەنە تەنکاوە هەتا ئەو بڕیاری تیرۆرە لەسەر پەکەکە لا نەچێت پێیان لە چیان نایەتە خوارەوە تا بڕیارە لا نەچێت بۆ ئەوەی دەستگیر نەکرێن اختیال نەکرێنەوە کەوسێ ئافرەتە لە پاریس تیرۆر کرا زۆر بە کورتی داهاتوی نزیک چیمان پێ دەڵێت زۆر بە کورتی زۆر بە کورتی داهاتووی نزیک ئەم قەرنی کووردە و من زۆر گەشتبینم بە مەسلەی کورد و ئەو پرۆسی ئاشتیە لە تورکیا سەرەگرێ و دووری ژنیە ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای کوردستان ڕەبت کرێە بە باشوورەوە یا بە باکوورەوە بەڵێ زۆر سپاس بۆ محەممەد ئەمین پێنجێنی نووسەر و چاودێری سیاسی سوپاس دەکەین کە ئامادە بووی لە ئەستۆدیۆ چاوپێکەوتن زۆر سپاس بۆ ئێوەش عزیزان یەناوتی تا بەرنامەیەکی دیکار شاد و ئاسوودە بن